الأمي وعلى آله وأصحابه ومن اتبعهم بإحسان إلى يوم الدين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم آمين. وشكانوا براني برئيس الله ورحمة إخواتان لبيت باجوي لدو القراء بردوتا دو القي بيشتر ما تنخان كربو بباز طوفانكي نوح سلامي خواي لسر بيت لالقي پێشووترا باسمان کرد کە ئەو تۆفانە چۆن تۆفانێکی جیهانگیر بووە و هەموو ئاماژەکانی قورئان فرمودەکانی پێغەمبەر سەڵات و سەلامی خوای لەسەر بێ ئاماژە بۆواکەن کە ئەو تۆفانە هیچ مەخلووقێکی لەسەر ئەرز نەهێشتووە یاخود ئەگە بڵین مرۆڤایەتی لەسەر ئەرز نەهێشتووە چونکە دوعاکەی نوح تایبەت بۆ بۆی فەرمووی وتی ڕەبی لا تەذەر عەلە الأرض من الكافرین دەیارە ئەی پەروەردگارە کافر لەسەر ئەرزا مەهێڵە بەس ئەو کۆمەڵە ئیمانداری وەنەجینی ومن معی من المؤمنین ئەوەی خۆم و ئیماندارەکانم لەگەڵا نەجات دەبەست ئەوەندە قوتاریان بۆ لەسەر ئەرزا و ڕزگاریان بۆ و باسیشمان کرد کەوا زۆر لە زاناکان کە یەکێک لەوانە باسمان کرد گەربۆڤسکی ڕووسی باس لەوە ئەکات کەوا ئەو لافاوە لافاوێکی جیهانگیر بووە و زۆربەی شاخە بەرزەکانی سەرزەوی داپۆشیوە و قوڕ و لیتاوی ئەو لافاوە لە ناو ئەشکەوتە بەرزەکان کە بە لەبەرزایی چەند هەزار پێیەک یاخود چەند هەزار مەترێک لەسەر ڕووی دەریاون قوڕولیتاو لە ناو ئەشکەوتەکانە هەتا کویسەکانە ئەدۆزێتەوە کە ئاماژەیە بۆی ئەو ئەشکەوتە بەرزانە لەسەر ئەو چیانە پڕ بووە لە ئاودای پۆشین و قوڕولیتاوی ئەو لافاوە گەیشتێتە تەنانەتمان لە ئەشکەوتی شانەدەری خۆشمانە لێرە کە ئێسکوپروسێکی زۆریان تیا دۆزیوەتەوە ئاسارواتێکی زۆریان تیا دۆزیوەتەوە تەنانەت دەیەشە ئاسارواتی ئەو تۆفانە و ئەو لافاوەی پێوە دیارە. ئەوەی کە لێرە یا ضرورە لە خزمەت جەنابتانە باسی بکەین لەم ئەڵقەیە چەند خاڵێکە. خاڵی یەکەم زۆرێک لە ئەو زانایانی کەوا سەبارەت بە ئەو لافاوە توێژینەوەیان کردو و قسەیان لەسەر کردووە ئاماژە بەوە ئەکەن کەوا ئاوێک بەم زۆریە ئاوێک بەم ڕادەی سەرچیاکانی زەوی داپۆشێ مەخلوقات ئابە و شێوەیە لە ناوبەرێ یەکەم لەکوێوە هات دووهەمینیان چی بەسەر هات. طبعا ئێمە باز لە شتێکی حاڵەتێکی ئەتیادی ناکەین. ئێمە لەم کەونەیە ئاشناین بە کۆمەڵێ سونەنی کەونی بە کۆمەڵێ یاسای فیزیایی و کیمیایی پیان ئاشنا بووین. ئەگەر بێت و لە ڕاستیان لیان وربیتەوە هەر هەموو خۆی بۆ خۆی موعجیزەیە بەڵام چونکە ئێمە بە بەردەوامی بە چاوی خۆمان ئەیبینین شتەکەمان لەبەر چاو بۆ بە شتێکی ئاسایی و ئەڵێن سادەیی و عادەتی و یاسای کەون وایە و یاسای بوونەوەر وایە و شتەکانمان زۆر لای ئەتیادیە. ئەگەر گۆڕانکاریەک بە شێوەیە کە ئێمە پێی ئاشنایان نەبوو بین ڕووبات ئینجا لای ئێمە بێ بە موعجیزە بێ بە کارێکی سەرسوڕهێنەر و عەجایبات. ئێمە ئەو زانایانەی ئەمڕۆ کە بە تەلەسکۆپەکانیان سەیری ئەستێرەیەکەکەن تەنانەت ئەستێرەیەکی نزیکی خۆمان نزیک خۆمانە وەکو مەریخ. لە نزیک مەریخا دیقە دێن ڕەشەبای وا هەڵەکات لە پڕ بە ڕادەیەک ئەمەندە ئەو گەردەلولانی کە لەوێ هەڵدەکات بە قووەتە سورعەتەکەی لە 1000 کیلۆمتر تی ئەپەڕێکە ئێمە لەسەر زەویە شتی وامان بە خۆمانەوە نەدیوە. بەهێزترین گەردەلولی سەر زەوی لە 300 بۆ 400 کیلۆمتر تێ نەپەڕیوە 400 کیلۆمترمان هەر نەدیوە تۆمار نەکراوە. لەوێ لە 1000 لە 900 بۆ 1000 کیلۆمتر تێپەڕیوە ئەو گەردەلولانی کە لێ تۆمارەکە. یاخود لەسەر مشتری و لەسەر زوحەل یاخود لەسەر ئەو مانگانی کە بە دەوری ئەوانە ئەخولێتەوە کاتێکەوە مراقەبەیانەکەن نەوعە کارەسات و نەوعە تۆفان و نەوعە گەردەلولی وا ڕوو ئەدات لە سەریانە کە بە عەقڵی بەشەرا نات و لە تەسەوری بەشەرا نییە. بۆ خۆی تەبارەک وەتەعالە کە بەدیهێنەری ئەم بوونەوەرە گەورەیە کە ڕووداوێکی ئاوا تایبەتی لەسەر زەویە ئەخەڵقێنێت کەسانێک هەر بۆ ئازان ئینکاری بکەن و بڵێن نەخێر وانییە و وانییە. ئەگەر بەو دوو چاوی خۆشیان ڕووداوەکە بێن ئامادە نین ئەوە ئەو جۆرە کەسانن کە خوای گەورە لە تەرحەقیان ئافەرمێەوە ئیەڕۆ کیسفەر من السەماء ساقطا يقول سحاب مركوم. ئەڵێ ئەگەر ئاسمان خوای تەبارەک وتەعالە فەرمێ ئەگەر ئاسمان کەرد کەم بیکەم بە تاشەبەرد و بیەم بە تەپڵی سەریانە بیخەمە خوارە و بیەم بە تەپڵی سەریانە هێشتا ئەڵێنەوە سروش بوو ناڵێن خوا بوو. ئەم ڕووداوە گەورەیە ئەم موعجیزە گەورەیە کە ئێمە ئیسا لە دوای نزیکەی 10,000 ساڵ زیاتر ئاساواری ئەم تۆفانە ئەبینین لەسەر زەویە ئاسارواتەکەی بەجێشتۆ بۆ هەتا ئەمڕۆ هێشتا کەسانێک هەیە بە چاو نوقانێکی تەواوە بەبێ ئەوی وربێتەوە لە مەسەلەکان و ئینکارێکە بۆ چونکە لە قورئان هاتووە چونکە دەسەڵاتی خوا پیشانەیە
چونکە عەظەمەت و گەورەی خوا پیشانەدات چونکە پیشانێدا کە خوای گەورە چۆن دیفاع لە ئیماندارانەکە و ئیمانداران ڕزگارەکات لەسەر ئەرزا و چۆن ئەوانەی کەوا دژایەتی خوا ئەکەن لەسەر ئەرزا چۆن نەغڕۆیانەکە و لە نایەنەبە ئامادە نیە ئەعتراف بۆ حەقیقەتە بکات ئەگینە ئەو ئاوەی کە هێندا ئەگەر خوای گەورە ویستی بێنێ کەوتی ببە ئەبێت بەڵام ئێمە لەگەڵ هەموو ئەمانەشە هەر پێمان خۆشە وەکو ناحی علمی بین تۆزێ بەزانستیانە لە ڕووداوەکە بکۆڵینەوە بزانین ئەوەی کە هیچ دەبێت لە قورئانەکەی خۆمانەوە کە ئێمە باوەڕمان پێێت ئێمە کەلامی خوای و بۆمان بازەکە بزانین خوای تەبارەک و تەعالە بۆمان باز کەم ئاوە لە کوێوە هاتووە دواییش چی لێ هاتووە طبعا زانایکی وەکو گەربۆڤسکی کەوتم لە نهێنی کۆنتترین مێژووە لە ئەڵلقانی پێشوە باسم کرد ئەوێ ئاماژە بۆ بکە لە هەنگێ لە ئەفسانە کۆنەکانە کە قەومە کۆنەکان باسی ئەو تۆفانیان کرد و باز دەکەن لە ئاسمانە دووکەڵێک یاخود هەڵمێک یا بوخارێک یاخود هەورێکی ڕەش نزیک بووە لەسەر زەوی و دووکەڵێکی ڕەشی بەدواوە بوو دوایی بارانەکە لەوە باری دوایی دنیا تاریک بوو بەهۆی ئەوە ئەوە پیشانمان بە کە ئەوە سەدیمێک بووە غوبارێک بۆ تەمێک بووە لە ئاسمانی دەرەوە هاتووە دەوری زەویدا و بۆ بەم بارانە و بەسەر زەوی باریوە هەنگێ لە زاناکانیانوێ بە نەوعی کە تەفسیریکەن بڵێن نەخێر ئەمە ئاوی دەریاکان بۆ هەڵچووە هاتووە بەسەر چییە بەسەر باقی شوێنەکانی تریانی ئەوەی کە لە زەریاکان و لە دەریاکانە بۆ بەجارێک قڵب بۆ تۆ بەسەر وشکانیەکانە هاتووە تەنانەت هەنگێ لە زاناکانیانوێ بازەوە بکەن کەوا لەو کاتەیە جەمسەری زەوی باکوور و باشوور گۆڕاوە کە ئێمە زانی زەوی بەم شێوەیە ئەخولێتەوە بەڵام لەو کاتەیە بە پێچەوانەوە لە بەرزیەوە بۆ نزمی تەقلەیەکی یاوە یاخود خولاوەتەوە بۆیە کە هەرچی ئاوی دەریاکان هەبووە ڕژاوە بەسەر مەنتیقە وشکانیەکانە ئەم تۆفانە گەورەی بە دوای خۆیان هێناوە یعنی پیان وایە یاخود هەنگێ لە دریاساتەکان باز دەکەن ئەڵێن ئەو تۆفانە بەس تەنها مەنتیقەی دەریای ڕەشی گرتوتەوە کاتی خۆی کە ئاوی دەریای سپینا و ڕاست هەستاوە هوروژمی کردووە بەسەر تورکیایە گەیشتۆتە کوێ گەیشتۆتە دەریای ڕەش لە مەنتیقەی رووسیا و سەرووی ئێران یعنی ئەمە هەموو تەفسیلاتی علمیە بۆ ئەوەیەکەن بەڵام با بزانین قورئان چییە فەرمێت خوای تبارك وتعالى لقرآن فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم ففتحنا أبواب السماء بماء منهمر وفجرنا الأرض عيونا فالتقى الماء على أمر قد قدر خوای گەورەشتی کەمان بۆ بازەکە خوای تبارك وتعالى فرمي دەرگاکانی ئاسمانمان کردەوە بە ئاوێکی بەلێزمە بە وروژم لە ئاسمانەوە هەرچی دەرگاکانی ئاسمان هەیە کردمانەوە ئاسمانی دنیا بە ئاوێکی بە وروژم و بەلێزمە ئەهاتە خوارەوە یعنی هەموو ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی بارانبارین وامان ساز کرد هەمووی بەجارێ بێتە دی بۆی بارانێکی بەلێزمە ببارێت وفجرنا الأرض عيونا ولا همان كاتشا همو أرزمان كرد بكاني أو لي هلقلا لا همو شونيكي أرزو أو هلقلا لا زيو لا همو لا يكو أو هلقلا لا عثماني شو لا همو لا يكو بلزم بارانا هات أخوارو يعني هرو نبو لا عثمانو بيت آي دريا كان نبو هروجم بينت عرف همو يلا وكانيا همو يتقيو آي لي هات در وفار التنور وەکو تەنور هەنگێک گەڵێن لە تەنوری نانکردنەکان و ئاوە هاتە دەرەوە هەنگی ژەڵێن نەخێر لە هەموو کونێک و لە هەموو جێگێک و ئاوی کوڵات و ئاو لە زەویەوە هاتە دەرەوە قوڵپە قوڵپی بوو لە زەویەوە ئادا هاتە دەرەوە لە ئاسمانیشەوە ئاو دائەباری فالتقى الماء على أمر قد قدر بفرماني خوا ئاوی کە لە ئاسمانە باری ئاوێکیش کە لە زەویەوە هەڵەقڵی هەردووکیان بێگەیشتن ئەو تۆفانە گەورەی دروست کرد ئەمە یەک دوو شتمان پێ ئەڵێت ئەمەی کە ئێمە لێرەوە لی تێگەین خاڵی یەکەم ئەو ئاوە تەنها ئاوی زەوی بووە ئاوی شوێنێکی تر نەبووە غازات و غوبار و سەدیمێک نەبووە زەوی تێبکەوی یا بێتە سەر وورگی زەوی و بەسەر زەویا ببارێت یعنی لە ئاسمانی دەرەوە نەهاتوە تەڵقی زەوی با هەڵمێک بێ هەورێک بێت و بارانێکی بەسەر زەویا باران بێت دوو ئەو ئاوە ئاوی شیرین بووە لافاوەکە بە ئاوی شیرین بووە نەک بە ئاوی سوێری دەریا چونکە نە ئەو ئاوەی لە ئاسمانە بارێ سوێرە نە ئەوەشی لە عەرز هەڵەقڵێ سوێرە ئاوێ لە ئاسمان دێتە خوارەوە هەر شیرینە ئاوێکیش لە عەرز هەڵەقڵێ هەر شیرینە ئەو لافاوە گەورەی کە سەر ڕووی زەوی داپۆشی و چیاکانیش کەوتونەتە ژێر لافاوەکە خوای گەورە پێمان دەڵێ ئاوە ئاوی شیرین بووە ئاوی سوێری دەریاکان نەبووە هوروژم بێنێ بەسەر باقی وشکایی زەویە بەڵکو بەس تەنها
ئاوی شیرین بۆ کە لە ئاسمان باریەوە ئاوێکی شیرین بۆ کە لە عەرز هەڵقوڵاوە. هەردوو ئاوەکە لێکی داوە. عەرزم کردن وتم ئاوەکە ئاوی زەوی خۆیەتی. کاتێکیش کە خوای تەبارەک وە تەعالا فەرمانەکە ئەم ئاوە چی لێ بێت زەوی قوتی بات، فەرمان بە زەویە کات پێ فەرمێت قلنا یا ئەرض ابلعی ماءکی. هەڵە پێمان فەرموو بە زەویتمان ئەی زەوی ئاوەکەی خۆت قود بەرەوە، ئاوەکەی خۆت ئیبلعی ماءکی، ئاوەکەی خۆت قود بەرەوە. کەواتە ئەم ئاوە هەر ئاوی زەوی بووە، ئاوی شوێنێکی کە نەبووە لەسەر خارجی زەویەوە بۆی بێت، هەر ئاوی زەوی بووە. فەرمانمان پێکردو ئاوەکەی خۆت قود بەرەوە، کەواتە هەرو ئاوە لە پێکاتی ئەم زەویە بووە. باش. ئەمە زانیمان خوای تەبارەک و تەعالا پێمانەڵێ ئەو ئاوە بەس تەنها ئاوی زەوی بووە. کاتێکەوە ئاوی ئاسمان و ئاوی سەرزەوی هەر هەردووکی بەو شێوەیە زۆر بووە لە ئەرزەوە هەمووی بۆ بەکانیەوە هەڵقوڵاو لە ئاسمانیشۆ باریوە ئەو تۆفانە گەورەی دروست کردووە. فالتقى الماء على أمر قد قدر هردو آوك ليك داوا بفرماني خواي قورا بتقديري خواي قورا وحملناه على ذات ألواح ودثر إنجا أو بابورمان لسرتي هالقرتوا ياخذ نوحمان لسرتي هالقرتوا على ذات ألواح ودثر لسر أو بابوري كواب بلوح وببزمار دروس كرابو. دثر يعني چي؟ يعني بزمار. لوحيش بلوحة. أو بابورا بچي دروس كرابو بلوح لبزمار. يعني دارو ئاسنی تیا بەکار هاتبوو لە پێکاتی ئەوەیە. بەڵام پاپۆرێک بۆتمان بەژێر چاودێری فەرمانی خوای تەبارەک و تەعالا دروست کراوە. پاپۆرێکی ئەتیادی لێ بۆ تەحملی ئەو لافاوە گەورەیە بکات. زیاتر لە غەواسە چووە نەک لە پاپۆرێک. چونکە ئەم بارانە زۆرە لە ئاسمانە بێتە دەرەوە بەو چەند نەفەرەکەمە ناتوانن هەر تەنانەت ئاوی ناو بەلەمەکەش ڕابەندی کەنە دەرەوە. ئاوەکە بەسەریانە ناهاتۆتە خوارەوە. ئەو هەموو حیوانات و تەیر و تیوریکە لەناو ئەو پاپۆڕەیە هەڵگیراوە تەحملی و بارانە ناکا بە سەریانە بێتە خوارەوە لەبەرەوە ئاو نەچۆتە ناو پاپۆڕەوە. لە تەورات باز دەکات کە ئەڵێ بەقیر سواغیرا بووە، لە 3 قات بووە. جوولەکەکان باسیەکەن ئەڵێن ئەوەی کە بە ئێمە گەیشتووە لە تەوراتە باسیەکەن کەوا 3 قات بۆ پاپۆڕەکە. وە بەقیر و سواڵەت سواغ دراوە بۆی ئاویش دزە نەکاتە ناویەوە. و لە هەنگی ڕیواتە باز دەکات کەوا خوای تەبارەک و تەعالا بە چەند سە ساڵێ پێشتر فەرمانی بە نوح کردووە کەوا دارێک بڕوێنێ لەو جۆرە کە گەورە بۆ چەند سە ساڵێک هەنگێک ڕیوات دەڵێ 100 ساڵ ماوەتەوە ئەم دارە گەورە بووە، دارێکی تایبەت بە وتێتی ئینجا لەو دارە پاپۆڕەکە دروست بکات. بە لەوح دروستی کردووە و بزماریشی لە پێکاتەکەیە بەکارهێناوە خوای گەورە فەرمێ وحەمەلناه على ذات ألواح ودثر. عەزیز جەنابتانم کردوتم گەورەترین غەواسەی ئەمڕۆ، گەورەترین حاملە هەڵگری تائیراتی ئەمڕۆ ئەوەی کە ئەمریکا هەیەتی یا رووسیا هەیەتی بەقەی شارێکە بێت و چەندین تیارە لەسەری ئەریشێتەوە، بەرگەی لافاوێک ناگرێ کە بەرزەکەی بگاتە 50 مەتر یاخود 100 مەتر ئاو. شەپۆلێک بەرزەکەی بگاتە 100 مەتر ئاو هیچ پاپۆڕێک هیچ غەواسەیەکمانی ئەمڕۆ لەسەر زەویە تەحملی بکاتێک و پێگەشتێت. بەڵام ئەم پاپۆڕەی کەوا لە لەوح و بزمار بەڵام بە فەرمانی خوا و لەژێر چاودێری پەروەردگارە بە فەرمانی ئەو بە تەوجیهاتی ئەو نوح سەلامی خوای لێبێ دروستی کردووە، بەرگەی شەپۆلی گرتووە وهی تەجری بهم فی موج کالجبال. بەرگەی شەپۆلانێکی گرتووە کە وەکو شاخەکان بەرز بووە کە شاخیش دەزانین لە سەر و 1000 مەتر و ئینجا پێوتێ شاخ. اینجا پێوتێ چییە؟ خوای تەبارەک و تەعالا بۆمان باز دەکات ئەفەرمێت پاشان بە دوای کە لافاوەکە دروست بوو پاپۆڕەکەی هەڵگرت ئەفەرمێت تەجری بئەعیونینا. چۆن پێشتر فەرمووی وەصنع الفولکە بئەعیونینا لەژێر چاودێری ئێمەیە پاپۆڕەکە دروستکە، دواییش ڕۆشتنی ئەم پاپۆڕە بەسەر ئەم ئاوەیە وانەزانی بەستەنها لەوە ئازایەتی نوح و جەماعەتەوە، بەڵکو خوای گەورە فەرمێت تەجری بئەعیونینا لەژێر چاودێری ئێمە و لەژێر چاوی ئێمەیە ئەم پاپۆڕە بەسەرم ئاوەیە ئەڕۆژ، یعنی ئێمە پارێزگاریمان لێ کردووە. ئەینا بە هیچ شێوەیەک پاپۆرێک تەحملی ئەو لافاوە ئەو تۆفانەی نەکردووە. تەجری بئەعیونینا جەزاء لمن کان کوفر. ئەم عقوبەیە بۆ ئەو کەسانە بوو کە کافر بوون، باوەڕیان بەم ڕۆژە ناکرد، گاڵتەیان بە نوحە کرد کە دوایی نەسەری کە چۆن پیان ڕابواران و باشە پاپۆر لە وشکایە دروست دەکرێت، چونکە نوح پاپۆڕەکەی لەسەر وشکایی دروست کرد بوو لە شوێنێکا بوو بەحری هەر لێ نەبوو. بەڵام ئاەتێک هەیە لە دوای ئەمەوە حەزەکەم
هەر لەم سوورەتەیە بەدوای ئەوەی کە فەرمێت تەجری بیاعیونینا جەزاء لمن كان كفر ئەفەرمێ ولقد تركناها آية فهل من مدكر ولقد تركناها ئەفەرمێ و بەجێمان هێشتووە بیکەین بە بەڵگەیەک وەک بەڵگەیەک بەجێمان هێشتووە چی ئەو هایە بۆ کێ گەڕێتەوە بۆ ذاتی ئەلواحین و دووسرەکە گەڕێتەوە بۆ پاپۆرەکە گەڕێتەوە ئەفەرمێ پاپۆرەکەشمان هەر هێشتۆتەوە هەتا ببێ بە ئایەت و بە بەڵگەیەک وتركناها ولقد تركناها آية وەکو ئاەتێک وەکو بەڵگەیەک هێشتومانەتەوە کە من لەم ئاەتە وای لێتی ئەگەم والله تعالى أعلم کە ئەمە ئاماژێ بووی ئەو پاپۆرە هەتا ئیستا یا خۆی یا پاژماوی ئەو پاپۆرە ماوەتەوە ئاثاری ئەو پاپۆرە هەر ماوەتەوە طبعا وەکو لە ئەڵلقەیەکی پێشوە عەزیز جەنابتانم کردوتم تا ئێستا چەند بەحسەیەکیان ناردووە لە منطقەی شاخەکانی ئەرارات بەدوایە گەڕن و لە منطقەیەکی حدودی نێوان سووریا و تورکیاشە لەویاشە ئاماژە بۆواکەن کەوا پارچە یاخود شکڵێکی پاپۆریان لەسەر لوتکەی شاخێک دۆزیوەتەوە ئەڵێن ئەمە لێرە نیشتۆتەوە بەڵام هیچ کامیان بەڵگەی تەواوەتی حاشا هەڵنەگریان نییە هەرچەنە لە تورکیا لە ماوەی ئەم چەند ساڵانەی ڕابردووە ئەگەر لە پاپۆر ئەوەی کە دیقەتی پاپۆری دابێ پاپۆر شتێکی هەیە پێوترێ مرساد ئەو شتەیە کە ئەها ئاسنێکی گەورەیە بە گوریسێک و یا بە زنجیرێک و شۆڕەکرێتەوە کاتێ بۆی پاپۆڕەکە ئەوەستێنێ بۆی لەنگەری پێ بگیرێت بە پاپۆڕەکە لە تورکیا لە شیمالی تورکیاوە بەرەو جنوبی تورکیا بەرەو کوردستانی خۆمان چەندانە مرساتێکیان دۆزیوەتەوە کە تاریخی ئێجگار کۆنە لی دەوری 10,000 ساڵ لەمەوە پێشە هەمووشی لە شوێنانێک دۆزراوەوە کە بەحریتیان نییە لایەن عەجیبە ئەڵێن ئەمە ئەبێ چی بێ هەمووشی یەک جۆرە مسافەکانیشی زۆرە ئەڵێن پیان وایە ئەڵێن ئەو مرساتەی کەوا کاتی خۆی پاپۆرەکەی نوح یاخود پاپۆرەکەی نوح 12 دانی لەوانە هەبوو بۆ لەنگەرگرتنی خۆی بۆ سوکردنی هەر جارەی دانەیەکی لەمانە فڕێداوەتە خوارەوە کە کەوتۆتە خوارەوە کەوتۆتە بنی بەحرەکە بنی ئەو لافاوی ئەو کاتە لەسەر زەوی نیشتۆتەوە ئیساڵن ئاسارەکانیان دۆزیوەتەوە کەەوە ئاماژە بەوە ئاکە لەوە ئەچێت پێ وایە پاپۆرەکە لە منطقەی شیمالی تورکیاشەوە هەفتاوێ بەرەو خوارەوە هاتبێت یا لە شیمالی ئێرەوە بەرەو یعنی لە جنوبی تورکیاوە بەرەو شیمالی ڕۆشتبێت بە هەچ حاڵێکیان بێت ئەمانە کۆمەڵ ئاماژەیەکن بەردەوام بە عەساد ئەنێردرێت لە بۆ منطقەی شاخەکانی ئەرارات بۆ منطقەی حدودی نێوان تورکیا و سووریا کە پیان وایە لەم دوو منطقەیە لە دوو جێگەیە ئاسارەواتی شتێکی وایان دۆزیێتەوە کەوا مە پاپۆرێک لەسەر ئەو لوتکەی شاخە نیشتۆتەوە و لە ئەنتەرنێتا زۆر ڕسمیتیایە کە مە ئاساری ئەم بەلەمەیە و لەسەرەوە بە تەیارە گیراوە و پاپۆرێکی گەورەی تەقریبەن 100 مەتر درێژەکەی زیاتر ئەبێت و بەڵام ئەمانە هێمە هیچی ناکەین بە بەڵگە هەتاکو بە تەواوەتی یەکلا نەبێتەوە بەڵام ئەو ئاەتە ئاماژە بەوەی تایەکەوە ئەو پاپۆرە خۆی یا ئاساری و پاپۆرە هەتا ئەمڕۆ ماوەتەوە بۆی ببێ بە بەڵگەیەک بۆ خەڵکانی دوای خۆیان کە بالفعل ئەو شتە ڕووی داوە و ئەو تۆفانە گەورەی ڕووی داوە ئەو خەڵکەش کە خوای گەورە ویستوێتی بەهۆی ئیمانیانەوە ڕزگاریان بکات هەر ئەوانن کە لەسەر ئەرزا قوتاریان بوو هەو هەرچی نەفەری ئەمڕۆشەیە هەرچی مرۆڤی ئەمڕۆشەیە ئەگەڕێنەوە سەرکێ سەر ئەو کۆمەڵە خەڵکەی وەچەی ئەو کۆمەڵە خەڵکن کە لەگەڵ نوحا لەسەر پاپۆرەکە نەجاتیان بووە کەواتەم ئاەتە كأفرميت ففتحنا أبواب السماء بماء منهمر وفجرنا الأرض عيونا فالتقى الماء على أمر قد قدر أما جيب أوا كوا هو كاري طوفانك هم لعثمان باران باري وهم للزويوة أو هالقلاوة هردو أوا كلي كان داوا هموشي آوي شيرين بوا أو لافاو بآوي شيرين بوا نك بآوي سوري دريا كان ببيت هروج میکردێ بۆ سەر وشکایەکانی تری زەوی پاشانیش خوای تەبارەک و تەعالە پێمانەڵێ ئەو پاپۆڕی کە دروست کرابوو پاپۆڕێ بوو بە لەوح و بزمار دروست کرابوو و لەژێر چاودێری خوایە دروست کرابوو و لەژێر چاودێری خواشا خەڵکی هەڵگرتوو بەسەر ئەو شەپۆلە گەورانەیە تێک و پێک نەئەشکا ئەینا هیچ پاپۆڕێ بەرگەی ئەوەی نەئەگەر پاشانیشە فەرمێ ئاساری ئەو پاپۆڕە یاخود ئەو پاپۆڕەمان بەجێشتۆ بۆی ببێ بە ئایەتێک فهل من مدەکر ئەوەم بان بەجێشتووە وەلەقەد تەرەکناها ئایەتەن بەجێمان هێشتووە وەک ئایەتێ وەک بەڵگەیەک بۆ ئێوە جا ئیتر هیچ شتێک نابێ بەوە بە لێڵکەر یاخود بە ڕێگر لە بەردەمی ئایەتەکانی خوایە کەوا بۆ خەڵکی ڕوونکاتەوە پاشان خاڵێکی تر کە ضرورە باس کرێت خوای تەبارەک وتەعالە فەرمێ قولنا یا ئەرض ابلعی ماءکی ویا السەماء ئەقلیعی وغيظ الماء وقضي الأمر واستوت على الجودي وقيل بعدا للقوم الظالمين لكو تاي طوفانك يا كخوي غوري ويستويتي ام طوفانه بني شينتو ام خلكا بينتو سر زيك قتالي ام بوا
خی گەورە ئەفەرمێ قولنا ئەڵە فەرمومان یا ئەرض ئەی زەوی ئەبلێعی ماءەکی ئاوەکەی خۆت قود بەرەوە قولنا یا ئەرض بلەعی ماءەکی ئەی زەوی ئاوەکەی خۆت قود بەرەوە یعنی ئەو هەموو ئاوە چۆتە ناو سکی زەویەوە ئالێرەیە من ئەمەم زۆر لا گرنگە قولنا یا ئەرض بلەعی ماءەکی ئاوەکەی خۆت قود بەرەوە ویا سەما و ئەقلیعی ئاسمان بەستە تۆشی تر بەی بارێنە لەوە زیاتر مێڵە ئاویکە مەهێنەرە خوارەوە وەغیظ الماء ئاوەکە ڕۆچۆ نەما چوو بەڕاخی عەرزە وەقوضیە الئەمر کارەکە کۆتایی پێهات فەرمانی خوا بەجێگەیشت وەستەوت عەلە جودی پاپۆڕەکەش لەسەر ئاوی جودی نیشتەوە ئالێرێ حەزەکەم ئاماژە بە موعجزەیەکی تری قورئان و گەورەی و دەسەڵاتی پەروەردگارمان بکەین لە یەکێ لە سایتەکانە لەم شەوانەیە لە ئینتەرنێتە بینیم یەکێ لە بێ باوەڕەکان دەی و باشەم هەموو ئاوە چی لاتوە لەسەر زەوی ئەو ئاوەیەوە باسێکەن شاخەکانی داپۆشی بێت شاخەکانی داپۆشی بێت هەموو سەرزەوی گربێتەوە پێم ناڵێن کوا لەکوێیە خۆ هەموو ئاوی دەریاکان بە شێوە ناکات ئەڵێن هەموو سەرزەویشی داگرتووە داپۆشیوە و سەر شاخەکانیشی داپۆشیوە دوایە ئاوە چی لێ هات بۆ کێڕۆی وەکو عەرزمان کردن لە بیدایەتی ئەم ئەڵقەیە مرۆڤ موشکیلەیەوێ هەموو جارە دەسەڵاتی خۆی وەسەیی وەزعەکات شتێک کە پێی ئاشنا نەبوو بێت پێی وایە نابێت ئەوەی کە بە چای خۆی بینێتی لەبەر چاوایەتی نایبی غەیری ئەوەی ئیمان ناهێنێت باوەڕ بە شتی کە ناکات ئەوانەی کە بێ باوەڕن ڕێک لەو کاتەیە چیم بیر هاتەوە محاضەرەیەکی دکتۆر زەغلولنەجارم هاتەوە بیر دکتۆر زەغلولنەجار کابرایەکە ناسراوە لە عالەمی ئیسلامیە بەڵکو لە ئەوروپا لە ئەمریکایە یەکێکە لە گەورەترین پرۆفیسۆرەکان لە بواری علمی طبقاتی ئەرزە لە علمی جیۆلۆجیایە دەیان کتێبی هەیە دەیان نووسراوی هەیە دەیان و سەدان مەقالاتی هەیە لە چەندین زانکۆی دنیایە مامۆستای تەشریفی ئەو زانکۆیانەیە بانگەکرێت لە هەموو شوێنەکانی دنیایە و لە چەندین کانگای گەورەی میسر و سعودیە و کوێتە کانگاکانی فۆسفات و علمی طبقاتی ئەرزە کاری کردەوە چەندین خەریتەی جیۆلۆجی بۆ مەنتیقەی شەرقی ئەوسەد داناوە یەکێکە لەو زانایانەی کە هەرچی ئەیڵێت ئیعتیباری هەیە لەناو هەموو دەستگا زانستیەکانی عالەمە دکتۆر زەغلولنەجار لە محاضەرەیەکیانە باسی لە شتێکە کرد من زۆر لام غەریب بوو ئەو کاتە بەڵام لەگەڵ ئەمەیە ڕێک یەکەگرێتەوە سبحان الله تەفسیرێکی علمی ئەم مەسەلەیە بە ئاشکرا دکتۆر زەغلول ئەڵێ لە حەدیثێکی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بینیم سەیرم کرد ئەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەم بەحرانەی کە ئێوە ئەیان بینن لەسەر ئەرزە وا لەسەر ئاگر ژێری ئەم بەحرانە ئاگرە ئاگرەکەی ژێر بەحرەکە ژوا بەسەر بەحریکەوە بەسەر ئاوەوە ئاوەکەی کە ژوا بەسەر ئاگرێکی کەوە یعنی چۆنەمە ئەم بەحرانەی ئێمای بینین بە پێی حەدیثەکەی پێغەمبەر بێ سەڵاسەنە فەرمێ ژێرەکانیان ئاگرە گڕکانە بەڵام ژێر گڕکانەکانیش لە خوار ئەوانەوە تر خوازانەوە چەند کیلۆمەتر ئاگرە ئەفەرمێ لە خوارەوانەوە بەحرێکی کەیە بەحری ترە ئاوە و جارێکی تر لە خوار ئەو ئاوەشەوە چییە؟ ئاگرە ئەڵێ کە سەیرەکەم حەدیثەکە نووسراوە حەدیثە ضعیفە لاوازە ئەڵێ من ژۆک پیاوێکی جیۆلۆجی زانیم ئەمە ڕاستە ئەوەی من ئەیزانم لەسەر علمی جیۆلۆجیا و طبقاتی ئەرز ئەم بەحرانەی ئێمە هەموو ژێرەکانیان بە چەند کیلۆمەتر هەمووی ئاگرە بەڵام ژێرە و ئاگرە ئەوەی کە ئێمە زانیمانە و بۆمان کەشف بووە ئاوە بەحرە بەڵام بەحر چی هێندەی 15 ئەوەندە زیاتر لە هەموو ئاوەکانی سەر ئەرزەوە تا لە چیە لە ژێر ئەو گڕکانانە بەحری کەیە و ئەو ئاوەش کاوتا لە یاکانەیە ئاوی شیرینە نەک ئاوی سێر و جاری کەش لە ژێر ئەوە ناوەرۆکی زەویە ئاگرەکانی ناوەرۆکی زەوی و ژێر زەویە
کەواتە وەکو ناحیە علمی من ئەمە زانیم ڕاستە بەڵام مشکلەوە وسێرەکە بەڵێن حەدیثەکە ضەعیفە ئەم حەدیثە لاوازە ئەڵێ بۆیە ئەم حەدیثەم نار بۆ کێ بۆ ئەزهەر بۆ زاناکانی ئەزهەر من لە علمی حەدیثە شارەزاییم نییە کاتان لێکەم ئەم حەدیثەم بۆ تەخریجکەن حەقی ماناکەتان نەبێ من پرسیاری ماناکەیتان لێ ناکەم ئێوە بڵێن ڕاستە یا غەڵەتە بەس بۆم لێک دەنەوە ئایا ئەم حەدیثە ڕیوایەتەکەی صەحیحە سەنەدی صەحیحە یان نا ئەڵێ جواب واتەوتیان بەڵێ معناکەی ناوازێ و غەریبە خەڵک باوەڕی پێ نەکرێەوە بۆی وتمانەوە حەدیثە ضەعیفە ئەیدینا وەکو سەنەد مشکلەی نییە و بەڵێ حەدیثەکە صەحیحە دکتۆر زەغلول نەجار باسی لەوە ئەکرد کەوا لەژێر بەحرەکانی خۆمانان بەحرەیانی کە ئەمڕۆ لەسەر ئەرزە ئاگرێکی بە ڕادەی چەند کیلۆمەترێک هەمووی ئاگرە ژێر ئەرزەوەی کە جاجارە بینین لە گڕکانەکانە دێتە دەرەوە بەڵام ئەڵێ ژێر ئەو گڕکانە هەر هەمووی ئاوە ئاوەکەشی زۆر زۆر زیاترە مستەوای بەحرەکەی زۆر زۆر زیاترە لە هەموو ئەو بەحرانی کە ئەمڕۆ لەسەر زەوی دەبیندێت و ئەمە ئاماژەیەکی تەواوە کە خوای گەورە فەرمێ قل یا ئەرض ابلعی ماءکی ئەو ئاوە تێکەڵ بە ئاوی دەریاکان نەبووە ئەو ئاوەی کە لە تۆفانەکەی نوح کەوتمان هەمووی ئاوی شیرینە لە ئاسمان باریوە و لە عەرز هەڵقوڵاوە دوایی نەچۆتەوە ناو دەریاکان و لەگەڵ ئەوا تێکەڵ بێت بەڵکو خوای گەورە ئەمری پێکردووە کەوا عەرز قوتی بات بچێتەوە بە ناخی عەرزا وەغیض الماء ئەو ئاوە هەر هەموو چۆتەوە بە ڕۆخی عەرزەکەیە قوت دیراوەتەوە ئەمە مەجالێکی گەورەیە بۆ ئەوەی کۆمەڵێ زانای موسڵمان لە بواری جیۆلۆجیا بێت دیراسەی لەسەر بکەن لەسەر ئەمە ئێمە دڵنیاین کە شتێک خوای تەبارەک وتەعالا بۆی باسکردنی چونکە خۆی دروستکەر و بەدیهێنەریەتی غەڵەت لای ئەوە نایەت غەڵەت لە تێگەیشتن و لە فەهمی ئەمەیە بێ ئەمڕۆ لەوانەیە شتێکمان بۆ ڕوون نەبێتەوە بە عەقڵ ئێمە پێمان وابێ وابێت دوای 100 ساڵێکە بۆیان دەرەکەوەی ئێمە غەڵەت بووە نەخێ ڕاستێکی ئاوا نەبوو ئاوا بووە ئەوەی کە خوا پێویستین ئێمە ئازانین ئاوایە ئەو تۆفانە ڕووی داوە ئەمڕۆ زانست سەلمانێتی کە تۆفانێکی ئاوا بەسەر زەویە هاتووە هۆکاری تۆفانەکە چی بووە خوای تەبارەک وتەعالا فەرمی عاسمان و فەرمانم پێ کردووە بە هەموو هێزی خۆی باران بارێنێ فەرمانم بە زەویش کردو بە هەموو هێزی خۆی ئاوی لێ هەڵقوڵێ و بێتە دەرەوە هەردوو ئاوەکە لێکی داوە ئەو تۆفانە گەورەی لێ دروست بووە کەوا سەری چیاکانی داپۆشیوە دوایش فەرمانم بە زەوی کردووە کەوا ئەو ئاوەی خۆی قوت باتەوە ئاوەکەی خۆی دیارەم ئاوە هەری خۆی بووە قوتی باتەوە وەغیض الماء و بچێتەوە بەنا بەڕۆخی زەویە و بەناخی زەویە و ئاوەکە ون بێتەوە ئەمە گێڕانەوەی پەروەردگارمانە بۆ ئێمەش باوەڕمان بەم ڕاستیە هەیە و دڵنیاشم لەوەی هەتاکو زیاتر لێکۆڵینەوەی زانستی لەسەر ئەمە بکرێت ڕاستی ئەمەمان بۆ ڕوونەکاتەوە و ڕادەی ئەو ئاوی کە لە ناوسکی ئەرزایە لە هەر زانایەکی جیۆلۆجی پرسیت کەوتم دکتۆر زەغلول نەجار لە محاضەرێکی علمی زۆر بەهێزە باسی ئەوەی دەکرد کە بە بێگومان ئەو ئاوی لە ناوسکی ئەرزایە زاناکان ئەڵێن 15 جار لە هەموو ئاوی سەرزەوی زیاتر بە هەموو ئاوی دەریاکانەوە و ئاوەکە شیرینە حتا تەنان دەیوتر سێوەتان نەبێت پێمان ئەڵێن ئاو لەسەر زەویە نامێنێت و مرۆڤایەتی تیاچێت و ئاو بەروکەبوونەوەچێت چونکە ئاوێکێ لە ناوسکی زەویە بە دەقات و پانزەقاتی هەموو ئاوی کە ئەمڕۆ لەسەر زەوی هەیە زیاترە ئەگەر خوای گەورە مەبەستی بێی هێنێتە دەرەوە نایە لە مرۆڤایەتی قەت پەکی لە ئاو بکەوێت وەغیض الماء وقضي الأمر فەرمانی خوا کۆتایی پێهات و وەستەوت على جودی هاتە جێگە و پاپۆڕەکەش لەسەر کێوی جودی نیشتەوە ئەمە گێڕانەوەی قورئانە بۆ ئێمە باوەڕمان بەم گێڕانەوە هەیە باوەڕمان بەم حەقیقەتە هەیە هەزار ساڵی کەشخەری بن اینجا دوایە بێ ئەم ڕاستیە بسەلمێنن ڕاستی ڕوودانی تۆفانەکە نە محەممەد صلی الله عليه وسلم بیستبووی نە لەناو هەموو عەرەبە پێش هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ دەرمان عەرەبێک نەبووە باسی ئەم تۆفانی نوح کە زەلامێکی ناسی بێ ناوی نوح بوو بێ ئەمە ئەنبائی غەیبە ئەمە هەواڵی غەیبە خوای تەبارەک وتەعالا بە پێغەمبەرەکەی ڵێ هەتاکو بەم قەومەنە خوێنەواری بڵێ ئۆلیۆشەوە بە هەموو مرۆڤایەتی بەگوێ هەموو مرۆڤایەتیان بچڕێت پێی بڵێ ئەمە ڕووداوێکە بەسەر ئەو نەفەرانەیە هاتووە ئەو کەسانەیە هاتووە کەم لە جیڕیان کردو لە عاسی فەرمانەکانی خوایە و ملهوڕیان کردو لە عاسی دەسەڵاتی خوایە خوای گەورە ئەوە نەغڕووی کردوون و لە أبي الحاتم تفسير ابن أبي الحاتم شا هنگی ڕیواەتی هێناوە لە هەنگێ لە تابعینە کانەوە کە ئەفەرمون پیان وایە هەواڵی ئەڵێ هەواڵی وامان پێگەشتۆ کە دیار لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمون لەو سەردەمەیە کە ئەو تۆفانە ڕووی داوە ئەڵێن قەرەباڵغێکی ئەجگار زۆر لەسەر زەویە هەبووە بە شێوەیەک
شوێن نەماوە لەسەر ئەرزا کە مڵکی خەڵک نەبێت ئەمەگە مرۆڤایەتی لەسەر ئەرزا قەرەباڵغ بۆ زۆر بووە بەڵام ئەم لافاوە هەر هەمووی شتۆ هەر هەمووی لە بنهێنا و هەر هەمووی نەغرۆ کردوێتیەوە بەژێر عەرزە و جیلێکی تازەی لە مرۆڤایەتی هێناوەتە پێشەوە. خاڵێکی تر کەوتمان لێرەیە ضەرورە باسی کەین هەرچی مرۆڤایەتی ئەمڕۆ هەیە لەنەوەی ئەوانن کە لەگەڵ پاپۆڕەکەی نوح نەجاتیان بووە و پێشم وایە ئەوانەی کە لەسەر پاپۆڕەکەی نوح نەجاتیان بۆ پێم وایە هەمووی ئەولادی نوح بن یاخود لەنەوەی خۆی بن لە کوڕ و کوڕەزا و کچ و کچە زاکانی بن چونکە خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمێ وەجەعەلنا ذوريته هم الباقین ذوريته ئەڵێ وامان کرد کە بەس تەنها ذوريەتەکەی ئەو بمێنێتەوە لەسەر زەویا ذوريته ئەو هو بۆ کێگەڕێتەوە بۆ نوح ئەو ضەمیرە بۆ نوح ئەگەڕێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای تەبارەک وتەعالە لە قورئانە فەرمێت کەوا بەس ذوريەتی نوحمان هێشتۆتەوە لەسەر ئەرزا وجعلنا ذريته هم الباقين لشوني كافمي ذرية من حملنا مع نوح ذريتي اواني كلقل نوح هلمان قرتون ديار اواني كلقل نوح هلمان قرتون هموي ذاتر اولاي نوح كسكاري نوح بون بويكا هموي باولاي نوح حسابه ابن عباس رضا ورحمتي خواي لبيت ئەڵێ ژمارەی ئەو کەسانەی لەناو پاپۆڕەکەیان بوون 80 نەفەر بوون 80 پیاو بە خۆیان و ژن و مناڵیانەوە کەعبی ئەحبار کە کابرایەکی جوولەکە بوو دوای موسڵمان بوو لە تابعینەکانە ئەڵێ 72 نەفەر بوون و بە ژن و مناڵەکانیانەوە لە تەوراتی شاردەوری ئەڵێ 80 نەفەرێک بوون هەنگێ ڕوایەت دەڵێن نەخێر لە 10 کەس زیاتر نەبوون هەنگێک دەڵێ 12 بوون هیچی بەڵگەی ڕاستیوان بەدەستەوە نییە کە چەند نەفەر بوون بەس خوای گەورە پێمانە فەرمێت هەرچی مرۆڤایەتی ئەمڕۆ هەیە لەنەوەی ئەوانن کە لەناو پاپۆڕەیان لەگەڵ نوحا بوون و هەموو شێچنەوە سەر نوح باش چەند شتێکی تر پێشوەی قەزەی تۆفانەکەی نوح و قەومی نوح بەجێبێڵین و بە تەواوی کۆتایی پێبێنین یەک دوو خاڵێکەیە کە عەرزی جەنابتان کەم خاڵێک لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە چەند فەرمودیەکە بۆمان باس دەکات دەفەرمێت بتپەرستێتی سەرەتا کە لە زەمانی نوحەوە دروست بووە قەومی نوح بتپەرستێتیان هێناوەتە ناوە سەرەتاکەی لە چی بووە لە هەیکەل و لە بت و لە ڕەسمەوە بووە خوای گەورە لە قورئانە بۆمان باس دەکات فەرمێ قومەکەی نوح وتیان وقالوا لا تذرن آلهتكم خواکانی خۆتان واز لێمەهێنن ولا تذرن ودا دەست لە وەد هەڵمەگرن کە یەکێکە ناوی یەکێ لە خواکانیانە ولا سواعا ولا يغوث ويعوق ونسر ئەمە پێنج خواکیان بۆ نەعوذ بالله پێنج بتیان نەبووە وەد و سواع و یەغوث و یعوق و نەسر ئەمە پێنج خواکیان بووە دەست لە خواکانتان هەڵمەگرن شوێن قسەی ئەم پیاوە مەکەون کە باسی خوایەکتان بۆ کا کەس نەیدیوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باس دەکات دەفەرمێت سەرەتای بتپەرستێتی کە لە قەومی نوحا دروست بووە لە چێوە دروست بووە ئەمانە پیاو چاکان بوون بە تایبەتی ود لە پێش هەمیان و لە هەمیان کۆنتر بووە ود پیاوێک بۆ خواناس و لە خوا ترس بووە خەڵک زۆر خۆشیان ویستووە زۆر بەدەم خەڵکەوە بووە کاتێکەوە فاتی کردووە شەیتان هاتۆ بە چرپە بە گوێی هەنگ و فڵان و فیسارە کاکەوەر با تا شێوەکەیمان لەبەر چاون نەبووە ئەم خۆشەویستەمان بردووە با وێنەیەکی بۆ بکێشین با وێنەی لەبەر چاومانەون نەبێ ئەو لایەکانیشمان لە دوای خۆمان بزانن ئەم پیاوچاکە کە ناوی ود بووە شێوەی ڕوخساری چۆن بووە دوایی چەند نوسخەیەکیان لەسەر وێنەکەی گرتوتەوە و دوایی بۆیان کردو بە پەیکەرێک بە هەیکەلێک بۆیان داتاشیوە دوای ئەمە یادی چەند ڕۆژەیەتی و ئەمە یادی ساڵ ڕۆژەیەتی و ئەمە یادی ئەمەنگە ساڵ ڕۆژەیەتی و هەموو جار ئاهەنگ و هەموو جار احتیفالێت و وای لێ هاتوو بۆ بە یادێکی پیرۆز وای لێ هاتوو خەڵک هاتوون دەستیان هێناوە بە هەیکەلەکەی و بە ڕەسمەکانیان بۆ مبارەکی لە پێشا چوونەتە سەر قەبرەکەی بۆ مبارەکی دوایی نەخێر لەسەر قەبرەکەش هەیکەلیان بۆ دروست کرد و دەستێنداوە بە بتەکەیە تا بووە بە بتێک و پەرستراوە لە جێی خوا نەعوذ بالله سەرەتای بتپەرستێتی ئالێوە وە لە هەموو مێژووی مرۆڤایەتیشە لە هەر شوێنێکا بتپەرستێتی هەبوو بێ لە هەر شوێنێکا خەڵکانی غەیری خۆیان پەرست بێ سەرەتاکەی لە ڕەسمەوە دەستی پێکردووە لە هەیکەلەوە دەستی پێکردووە کەسانێک هاتوون بە حسابی خۆیان بە دڵپاکی هەیکەلیان بۆ ئەم پیاوچاکە دروست کردووە ئەمە مقەدەسەکە کە خۆی ئەمە نایپەرستین بەس ئەمە بۆ جوانێ بۆ ڕێزلێنانە دوایی وردەوە دەمە تەقدیس کراوە لەلایەن خەڵکی نەفامەوە تەقدیسەکە زیای کردووە بۆ بە عادەت خەڵک وای لێ هاتووە خوای گە تەبارەک وەتەعالایان لەبیر کردو تویانە ئەوەی بچێتە سەر ئەمە نەخۆش شاکاتەوە مناڵە نەبێ مناڵە دەبێت مشکلە بۆ حەلەکات چی بووەکە چی بووەکە سەرەتای بتپەرستێتی هەمووی لێرە دەستی پێکردو خوا پەنامان بە ئیمام جەعفەری سادقیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت باسی یەزیدی کوڕی مهەلەبیان کرد وتیان یەزیدی کوڕی مهەلەب کوژراوە کە یەکێ بۆ لە قائیدەکانی سەردەمی ئەمەویەکان وتی یەزیدی کوڕی مهەلەب
لەو خاکەیە کوژراوە کە بۆ یەکەم جار بتی تیا پەرستراوە کە ئەوش خاکی عێراقە خاکی منطقەی بابل و شیمالی بابلەکە یعنی بەپێ ئەو قسەی جەعفەری صادق بێت ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێت قەومی نوح لە عێراقا بوون و سەرەتایان بتپەرستێتێش لەکوێوە دروست بووە لە عێراق و لە خاکی عێراقەوە کە باسمان کرد دەستی پێ کردو ئەو پاپۆڕەکەش هەر لە منطقەی شاخاوێنەی زنجیرە چیای زاگرۆز نیشتۆتەوە بەس ئێمە تەحدیدی ناکردمان قسە زۆرە لەسەری کاکرێت باش خاڵێکی تر کە ضرورە لێرەیە باسکرێ ئەوش دەوەیە خوای تبارك وتعالى پێمانە فەرمێ ويصنع الفلك وكلما مر عليه ملأ من قومه سخروا منه خەریکی پاپۆر دروستکردنەکە بوو حەج پاپۆر هەر خەریک پاپۆری دەکرد و هەچ کەس بەلایە تێپەڕی گەڵتەیان پێکرد بەشی ئەم پێغەمبەرە نازدارانە سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ لە نوحەوە هەتا محەممەد سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ قەومەکانیان بەس گەڵتەیان پێکرد هەمووی عاقڵترین کەس و بە شەخسیەترین کەسی قەومەکان بوو کە خوای گەورە هەڵی بژاردۆ ناردوێتی کەچی ئەم قەومانە لە بێئەدەبی و لە سوکایەتی پێکردن زیاتری چیکیان بەرامبەر ئەم پێغەمبەرانە نەکرد ئەمە هەر بەڵگەی علمیان بۆ هێناون بەڵگەی زانستیان بۆ هێناون چەندین ئاەتی خوایان پیشان ناون کەوا بگەڕێنەوە دەست لە خراپە و لە زوڵم هەڵگرن بەڵام ئەمان بەس تەنها گاڵتەیان بەچی کردووە بە پێغەمبەرەکانیان کرد و ئەمن و حەشت سەلامی خوای لەسەر بێت سەرەتا بۆ پێشەنگ بووە لەوەیە کە قەومەکەی ئاوا سوکایەتی پێ بکەن و گاڵتەی پێ بکەن و ئەم سونەتەش نەک تەنها بۆ پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ بۆ شوێنکەوتووی پێغەمبەرەکانیش هەر بەردەوامە خوای گەورە لە قورئانە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم أحسبتم أن تتركوا خوا پێمانە فەرمێڵێ وازانن ئاوا واستان دەهێنرێت ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم پێشەوەی ئەوەی بەسەر قەومەکانی پێشەوەی هاتووە بەسەر ئێوەش بێت مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله توشي أنواع ئازار و ئەشکەنجە و تاقیکردنەوە و لەرزین و هەرچیشتی ناخۆشیە بوونەتەوە هەتا وای لێ هاتوون پێغەمبەرەکان سەڵات و سەلامی خوایان بێ لەسەر بێ لەگەڵ قەومەکانیانە وتیانە خوا دەیکەی فەرمانە خەیت ئەمە سونەتی خوایە هەموو پێغەمبەرەکان و شوێنکەوتووی پێغەمبەرەکان ئەبێ پیاە بڕۆن بەڵام خوای گەورە لەسەر زمانی نوح پێمە بۆمانە گەرەتەوە فەرمێ قال نوح پێوتن کاتێک کە گاڵتەیان پێکرد پێوتن قال إن تسخروا منا فإنا نسخر منكم كما تسخرون ئەگەر گاڵتەمان پێکەن سبەینە بە چای خۆتانە بینن اینجا ئێمە چۆن گاڵتە بە ئێواک بە توولی تاریخ کەسانێکی عاقڵ هاواریان لە میلەتەکانیان کردو کاکە دەستمان دامێنتان بیکەن بە خاتی خوا دەست لە کفر هەڵگرن دەست لە فەساد هەڵگرن دەست لە دایان پیسی هەڵگرن دەست لە بەدەڕەوشتی هەڵگرن دەست لە تراز و بازی هەڵگرن خراپە مەکەن خوێنی یەکتر مەڕێژن فەساد و بەدەڕەوشتی مەنێنەوە ناو میلەتە ئەرەخۆری بە ئاشکرا لە وڵاتەیە با نەکرێت فەسادی تیا نەکرێت زوڵم لە یەکتری مەکەن ماڵی یەکتر بە حەڵالی خۆتان مەزانن ئیشی خراپ مەکەن شەریک بۆ خوا هاوڵ بۆ خوا پەیام مەکەن شوێن بەرنامەی خواکەون حکم بە یاسا و دەستوری خوا بکەن خەڵکێک مێنن بیکەن بەخوا بەسەر خۆتانەوە بەرنامەی کە دامەنێن لە جیاتی بەرنامەی خوا باخوا غەزەبمان لێ نەگرێ باخوا تووشی لافا و بوومەلەزە و بورکان و لە ناوچوونمان نەکا با عەرز نەگرۆ نەکەمان با بەناخی عەرزە با بەردمان لە ئاسمانە بەسەرا نەبارێنێ جەماعەتێکیش گاڵتەیان پێکەن کاکاڵێنەوە ئەنە سروشتەوە عیلاقی چێ بەسەر وەزعیەتەوە ئێوە هاتوون کۆمەڵێک کۆنەپەرست و دواکەوت و چی بە توولی تاریخ ئەمان هاوارێ لە قەومەکانیان کردووە ئینسانی مصلیح شوێنکەوتووی پێغەمبەرەکان نەسیحەت و ئامۆژگاری قەومەکانیان کردووە ملهوڕەکان و متریفەکانیش کە لە خۆشی و ڕابواردن نابوون ئامادە نەبوو دەست لە ڕابواردنەکانیان هەڵگرن پیانوا بۆ ئەمانە خەتەرن لەسەر کۆشک و دەسەڵاتەکانیەوان دژایەتیان کردوون و گاڵتەیان پێکردوون وەخوای گەورە لە چەندین شوێنی قورئانە بۆمان باز دەکات کە ئەفەرمێت هەم لە دنیا بێ عاقبەت بۆ ئەو مسلمانانە بێ دوای گاڵتە بەوان بکەن هەم لە قیامەتیشا مسلمانەکان گاڵتە بە کافرەکانەکەن کاتێک کە ئەبینەوە کافران چۆن ڕوڕەشی دیواری خوا بوون ئاخر شتیش کە حەزەکەم کۆتایی پێبێنم ئەم محاضەرەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودێکی صحیحە بۆمانە گێڕێتەوە فەرمێ نوح کاتێک کە کەوتە سەرە مەرگ وەسیەتی بۆ کوڕەکانی کرد فەرمووی فەرمانتان پێکەم بە دووشت نەهیشتان لێکم لە دووشت ئەو وەسیەتی کابرایەک کە لە هەنگی ڕیوایەتە ئەڵێ زیاتر لە 1000 ساڵ ژیا و 950 ساڵ بەس ناو قەومەکەی خۆیان ژیا بوو دوای ئەوەش چەندی کە ژیا هەنگی ڕیوایەت دەڵێ 300 ساڵ هەنگی دەڵێ 400 ساڵ زیاتر لە دوای لافاوەکە ژیاوە لە دوای ئەم هەموو دنیا بینینە پێغەمبەری خوایە لە دوای ئەم هەموو تەجروبەیە و ئەو تۆفانە گەورە و ئەمە ئامۆژگاری کوڕەکانێک ئەڵێ فەرمانتان پێکەم بە دووشت نەهیشتان لێکم لە دووشت پوختەی تەجروبەی ئەم پیاوە چی بێت
بۆ ئەوی ئێمە قوتارکەوە چونە ئامۆژگاریەک بۆ ئەولایەکانی خۆیەکات ئەو دووشتە چێکە فەرمانیان پێکە پیانە فەرمێ یاخود بە ئەولاکە بە کوڕەکەی فەرمێ ئامڕوکە بلا إله إلا الله فەرمانێ پێکەم بە لا إله إلا الله یەکەم شتیان لا إله إلا الله شۆرکەوتوی لا إله إلا الله بە با دایم لا إله إلا الله لەسەر دەم بێ بۆ لا إله إلا الله بژوورە پێناوی لا إله إلا الله بمرە ئامڕوکە بلا إله إلا الله فەرمانێ پێکەم ئەمری پێکەم بە لا إله إلا الله بۆ فرمي فإن السماوات السبع والأرضين السبع لو وضعت في كفة ووضعت لا إله إلا الله في كفة رجحت بهن لا إله إلا الله سكالك كركم هر حو عاثمانك بخيت تاعي ترازيكوا هر حو زويكش بخيت تاعي ترازيكوا كخواي جورة دروسي كردون هر حو عاثمانك وهر حو زويك بخيت تاعي ترازيكوا بتاقي تنياج لا إله إلا الله لا تاقي ترابي يشتا لا إله إلا الله قل استرابي لا حو عاثمانك ولا حو زويك ولو أن السماوات السبع والأرضين السبع كن حلقة مبهمة قصمتهن لا إله إلا الله أجل حرحو عثمانك وحرحو زبيكشي كتيانايا هرهم ألقيك آواك قابات بيت لا إله إلا الله كلي بدو كرتو لا إله إلا الله أعكا بدو كرتو أعش كلي يعني أجل يك بارتش بي حرحو عثمانك يك ألقى بي لا إله إلا الله تواني بك بدو كرتو أما لا إله إلا الله لا إخوة بوزن وبأرزش وقوريه دوهم شتيش كفرمانتان بيكم وبي سبحان الله وبحمده فرمانتان بيكم سبحان الله وبحمده ذوبكن سبحان الله وبحمده بو تكا فرمي فإن بها صلاة كل شيء تكا همشتك ذكر تسبيحاتك بسبحان الله وبحمده هم مخلوقاتك كان إخوة بل سبحان الله وبحمده ذكر إخواكن وبها يرزق الخلق وأخواي قول بمشي رزق مخلوقاتي جاء بسبحان الله وبحمده بلا إله إلا الله بسبحان الله وبحمده فرمانتان بيكم أمدوانا دەستیان پێوە بگن و دامی خوای با لەسەر زمانتان بێ لا إله إلا الله سبحان الله وبحمده و نەهیشتان لێکەم لە دووشت نەیکەن هەرچیتان کردو ئەم دووشتە نەکەن یەکەم ئەشرک دووهەم ئەلکیبر یەکەم هاوڵدانان بۆ خوا پەنامان بە ئەو قەومە هەموو بەچی تیاچوو بۆی شەریکیان بۆ خوا پەیا کرد خوای گەورە لە هەموو گوناحی خۆش دەبێ بەڵام لەوە خۆش نابێ هاوتای بۆ پەیاکەی ئەگەر لە دنیا زوو تۆبە نەکەیت بۆ حاڵەوە بگەڕێتەوە لای خوا لەوانەیە زینا و کردبێت تۆبە نەکەبێ خوا لێو خۆش بێ لەوانەیە دزی و کردبێت تۆبە نەکەبێ خوای گەورە لە عافاتێکا لە قیامەتا لێو خۆش بێ لەوانەیە لە هەموو گوناحی خۆش بێ بەڵام سوێنی خواردووە هەچ کەس بمرێ بە حاڵەوە بۆ حاڵەوە بە کفر و شیرکە و خوا لێی خۆش نابێ دووهەمینیشان لوودبەرزی تەکەبور سیف بەخۆنازین ئەمە صفەتی خوایە بەس بۆ خوا بێت هەچ کەسێک پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لا يدخل الجنة من كان في قلبه مثقال ذرة من كبر هەچ کەس هێندەی مثقال ذرة لوودبەرزی و بەخۆنازین لە دڵیا بێت چای بە باش ناکەوێت ئەم دووشتە خۆتانی لێپارێزن ئێمەش بەڕاستی ئەڵێین سەڵات و سەلامی خوای لێبێ ئەی پێغەمبەری خوا ئەی نوح ئەی سەرەتای پێغەمبەرەکان و مرسەلینەکان سەڵات و سەلامی خوا لەسەر تۆ لەسەر باقی پێغەمبەران و پێغەمبەری خۆشمان بێت وخوا جەزای بەخێرتان باتەوە لەسەر ئەو سەبر و ئارامی کە گرتان لە بەرامبەر گەیاندنی دینی خوایە و ئێمە ژۆکە ئومەتی محەممەد شایەتی دین کە ئەی نوح سەلامی خوا لێبێت کە تۆ ئەو پەیام و گەیانۆ کە خوای گەورە پێی ڕاستپات بووی گەیانوتە بە قەومەکەی خۆت بێدارێک کردوونەتەوە و سەبریشی لەسەر گرتوون و عاقبەت و سەرکەوتنیش بۆ تۆ بوو و هەتا قیامەتیش بۆ ئەو کەسانە بێت کە شوێن بەرنامەی ئەو پێغەمبەرە نازدارانە ئەکەون سەڵات و سەلامی خوایان لەسەر بێت ئەگەر هەر هیچیشمان پێ نەکرێت باوەسێتەکەی نوح لە خۆمانە جێبەجێ بکەین هەتا ئەتوانین لا إله إلا الله سبحان الله وبحمده لەسەر زارمان بێ هەتا ئەشتوانین با خۆمان لە شرک و لە لوودبەرزی بەدوور بگرین خوای گەورە هەمومان پارێزێ و خوای گەورە هەمومان هیدایەت با وأقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد النبي الأمي وعلى آله وصحبه